بۆ کۆتایهێنان بە کێشە و گرفتەکانی نێوان دەروازە سنوورەکانی عێراق و هەرێمی کوردستان، دەستەی دەروازە سنوورەکانی عێراق داوای کردووە نووسینگەیەکی هەماهەنگی لە هەرێمی کوردستان بکرێتەوە و لەو ڕێگەیەوە دەروازە سنوورەکانی هەرێمی کوردستان ببەسرێتەوە بە حکومەتی فیدراڵی. نأمل من حكومة الإقليم هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری ژمارە 13 ساڵی 2019 سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق جێبەجێ بکات کە تایبەتە بە بەستنەوەی دەروازە سنوورەکانی هەرێمی کوردستان بە حکوومەتی عێراقەوە. هەروەها سوور بن لەسەر جێبەجێکردنی بڵاوکراوە کشتوکاڵەکانی فیدراڵی و ڕێگە بە هیچ کاڵایەک نەدەن تێبەڕێ کە لەلایەن حکوومەتی عێراقەوە قەدەغەکرابێت. محەممەد شەیاع سوودانی ئەندامی لیژنەی چاودێری جێبەجێکردنی بەرنامەی حکومەت لە پەرلەمانی عێراق دەڵێت جیاوازی هەیە لە زانیاری و داتاکانی حکومەت و دەستەی دەروازە سنوورەکانی عێراقدا. من خلال العرض الذي قدمه رئيس هيئة المنافذ لە ڕێگەی و نمایشەی سەرۆکی دەستەی دەروازە سنوورەکان پێشکەشی کرد، ژمارەی زۆر لە دەروازەی سنووری هەیە لە عێراق لەژێر دەسەڵاتی حکوومەتدانیە و دەروازەی سنووری نین و فەرمانیکردنەوەیان نییە. بەداخەوە بە وتەی سەرۆکی دەستەی دەروازە سنووریەکان زۆرترین ئاڵوگۆڕی بازرگانی لەو دەروازە ناڕەسمیانە هەیە. ئەوەش ڕێکارێکە بۆ داڕمانی ئابووری وڵات و پەرخستنی کاری باج و گومرگ و داڕمانی بەرهەمی ناوخۆیی. ئەو راپۆرتی حکوومەت کە ئەنجومەنی وەزیران بڵاوی کردوێتەوە ئەوەمان پێ دەڵێت چەسپاندنی یاسا لە ١٧ و چاکسازی کارگێڕی لە ١٨. بەپێی ئاماری دەستەی دەروازە سنوورەکانی عێراق، داهاتی دەروازە سنوورەکان زیادی کردووە بە جۆرێک لە ساڵی 2019دا 1 تریلیۆن و 122 میلیارد دینار بووە، بەڵام لە ساڵی 2020 زیادی کردووە بۆ تریلیۆنێک و 194 میلیارد دینار. لە 6 مانگی ئەم ساڵدا داهاتی دەروازە سنوورەکان 600 میلیارد دیناری تێپەڕاندووە. بێستون سەلام، کورسات نیوز